سڵاتان لێبێت ئازیزان و خۆشەویستان من دیدەنم لە سپەیکاست ئەمە یەکەم ئەڵلقەی سپەیکاستە کە باسی میرات دەکەین وەک دیارە میرات کێشەیەکی زۆری کۆمەڵگای کوردیە کە لە حاڵەتەوە وردە وردە کێشەکان ئەبن بە دیاردا بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە میوانداری دکتۆر محەممەد پێنجێنیمان کردووە دکتۆریانە خوا بەخێر بیت سپاسیێواکەم سەرکەوتوو بن ئینشاءالله هەردەم لە خۆشییا بن تەندروستی چۆنە باشی شکر سپاس بۆ ئەڵڵا گیان زۆر باشی خوا بەزیابێت سەرکەوتوو بن یا رەبی موفق بن یا رب. دکتۆریان ئەمەوێت سەرەتای پرسیارەکەمان بۆ دەست پێ بکەین میرات چییە؟ بەڵێ بەناوی خۆی بەخشندە و میهرەبان درود و سڵاو بەسەر گیانی پاکی سەردار و سەروەرمان حەزرەتی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم یاران و زانان و خوارەسان بەگشتی دیارە ئێمەوەی کە وەکو فقی ئیسلامی یا شریعەتی ئیسلامی کۆمەڵێک بەند و بابەتی هەن کە ئەم بەند و بابەتانە پەیوەندیان بەلایەنی داهات و دارایی ئینسانەوە هەیە ئەم داهات و دارایی ئینسان کە دەستیەکەوێ شریعەتی ئیسلامی ڕێکی خستووە چۆن مامەڵەی لەگەڵەکەیت مامەڵەکردنەکان ئەو کاتێک کە خۆم لە ژیانە چۆن پەیدا دەکەم و چۆنش خەرجیەکەم و چی لێ دەرەکەم بۆ هەژاران و بۆ خەڵکان و چەند پرۆژەی خێرینەی پێیەکەم ئەمانەمان هەموو تەرتیبەکە و ئەگەر دوای ئەوەی کە ئینسانەکە ئەو داهاتی پەیدا کرد و پێوەی ماندوو بوو دنیای بەجێش کاتێک کە دەمرێت لە دوای خۆی ئەچی لێ بکەین ئەو سامانەی ئایا بکەوێتە بکڵێن بەرهەمی نەبێ یا کاری خۆی نەکە یا بەخسن بیخەنە مەتحەفێکەوە داینێ بۆ جوانین سەیریکەین یا مەسەرەن بانقێک بیبات و بۆ خۆی خەرجیکە یا پێویستەکە ئەویش بە هەماشەوە تەوزیفی کەن جارێکی تر لە ژیانی ئینسانە بۆیە شریعەتی ئیسلامی ئەم بابەتە ڕێخستنی سامانی کەسێکە لە دوای مردنی خۆی بۆ ڕێخستنی ئەم سامانەی ئینسان شریعەتی ئیسلامی دوو هەنگاوی داناوە هەنگاوێکیان ناوی ناوە میرات کە میرات بەمانە میراثە میراث یعنی وەرگیرا و یا مەسەرەن جێما و لە مردوو بەشێکیشی ناو وەسیە ئەوەی وەسیەیە دیسان بە هەمان شێوە لە ژیانی خۆمە پێشتا ماوم کۆمەڵە پرۆژە بۆ ژیانی دوای خۆم دیاری ئەەکەم کەم ناڵەکانم کوڕەکانم کچەکانم یا هیچ نەبێت جەنابی قایمقام یا جەنابی پارێزگار دوای خۆم جێبەجێکە پرۆژەیەکی خزمەتگوزاری بە بۆ کۆمەلگا چونکە من حەقم هەیە لە سامانی خۆمان کە پێوەی ماندوو بووم بۆ دوای مردنیش خوای گەورە و شریعەتی خوای گەورە سێیەکی بۆ داناوم حەقی خۆمە ئەتوانم لە کاتێکە هێشتا لە ژیانی خۆمان ئەو سێ لە سەرسەی ماڵی خۆم تەوزیف بکەم لە کاری خێر و پرۆژەی چاکەکاری و چاکەخوازیە دوو بەشەکەی تری کەمایەوە پێ دەڵێن میرات ئەو میراتی کە نان شریعەت ناوی ناوە میرات ینی پارەیەک کە لە مردوو جێ دەمێنێ بۆ کێ بۆ ئەو کەسانی کە لە دوای مردوەکە جێگرە مردۆکە بن واتە کوڕەکانی کچەکانی خێزانی باوکو و دایکی ئەگەر ئاو بۆ تەرتیبانجا ئەگەر کەسی تر نەبوو ئەمجا برازاکانی کوڕەزاکانی کچەزاکانی ئەمجا دوایەوە برازاکانی ئەمجا ئامۆزاکانی بڕۆ پیاچێتەوە تا بەو تەرتیباڕوە ئەو پارۆ سامانێک کە من پەیدام کردووە ئەوێ بە گوێرەی ئەو پرۆسە شەرعیەی کە دیاری کراوە کێ ئەتوانێت ئەرگ زیاتر هەڵگرێ بەشی زیاتری دێنێ کێش ئەرگ ناخێنە سەرشانی بەشی کەمتری پێدەین بۆیە میرات کەوابوو بۆ پارە دەوترێ کە لە دوای کەسە مردووەکە لەو سامانە لەو داهاتە جا ئایا پارە بێ ئایا خانوو بێ ئایا مەسەلە بڵن کەسابەت بێ ئایا حەقێکی مافێکی تیجاری بێ ئایا مارکێکی تیجاری بێ کە بە ناوێت و پاراکە ئایا مەسەن پۆستێ بێ کە پۆستەکە داهاتی هەیە جا موڵکێکی ڕاستەقینەوە کووتمان وەریگی تۆ لە دەستیاتی یا موڵکێک هێشاوەی نەگرێت وەڵام حەقێتی وەکوتما ئەو موچەیە کە مەسەن 10 ساڵ یا مەسەن 4 مانگ 8 مانگ ساڵێت تێپەڕیوە من وەزیفەی خۆمم بینیوە بەس ئەو نەیداومەتێ حەقی کرێکارێکە نەیداومەتێ قەرزە لە لای وەکو قەرزێک وای هینی کەسەکەی لای حکوومەتە یا لای کۆمپانیایەکە یا ئەو مارکەیە مەسەن بۆ نمونە شەریکیەکە مارکەیە بەناوی منەوە تۆمار کراوە ئەو مارکەیە ئێستا پاراکە باشە مارکەیەکە پاراکە لە بازاڕ ئەوە میراتە چونکە لە بەناوی منەوە تۆمار بوو لە کاتێک لە ژیانە بۆ موڵکی من بووە خەتێکی پاسم هەیە خەتی پاسەکە بەناوی منەوەیە میراتە چونکە بۆ لەبەرەوەی داهاتی پاراکە ئەوانەیە کە لەسەر مردووەکە تۆمارن ئەو تەسەڕوفی تیاکردوون بەناوی تۆمار کراوە بێتە میرات دکتۆریان چێن ئەوانەی میرات وەرناگرن کۆمەڵە کەسێکمان هەیە کە لە میرات بێبەشن کێن ئەوانە جەڕاستیە ئەو قسەیە ئاوا بکەین بڵێن مەسەن لە شریعەتی ئیسلامیە باسی بێبەشکردنی میرات بە مڕتەقی بە ڕەهایی ناکەم میرات و موچە هەر کەسە بێ بزانین هۆکاری وەرگرتنی موچە میرات چییە لە وەزیفەگە حکومەت بڵێ هۆکاری وەرگرتنی موچە چییە بێ هەر کەسە لە دایرێکە ناوی تۆمار کرابێ
وەزیفەیەکی پێست پێرابێ بە ئەندازەی وەزیفەکەی خۆی و کاری خۆی موچەکەی وە دیاری کراوە لە میراتیشا ئەبێ ئەو کەسێک کەوێتە میراتبەر کێبن ئەبێ مردوویەکمان هەیە ئەبێ نزیکی یەکەم شت خاڵی مەسەن هۆکاری سەبەبی یا بەڵێن فاکتەری میراگەتن چییە بێتە لە نزیکایەتی کێ خزمی نزیکی ئەم مردووەیە نزیکترین کەس لە مردووەکە میراگرە مەسە بۆ نمونە ئەگەر من مردم کوڕەکەم یەکەم کەسە توێ نزیکترین کەس لە کوڕەکەیە و کوڕەکەمە باوکم بە هەمان شێوە یەکەم کەسە دایکم یەکەمە توێ قەرابەتەکەی لە منەوە بینی من و دایکم هەر خۆمم کەسی تر لە بینمانە نییە من و باوکم هەر خۆم کەسی تر لە بینمانە نییە کوڕەکەم و من هەر خۆم کەسمان لە بینان نییە تەرتیبەکە ئاوا هەیە کچەکەم میراگیری یەکەمە بۆ چووکە لەبەر من کچەکەم بینی خۆمە خێزانەکە میراگرە چووکە من و خێزانم کەسی تر لە بینمانە نییە کەوا بۆ شەریعەت دەڵێتی کێ نزیکە لەمەوانەی نزیکترین کەس بێتە میراگر ئەمە یەکیان مەرجێکە مەرجی دووهەمیان بوونی موساهەرەیە کە زەواجە زەوج ژن لە پیا و پیا و لە ژنەکەی بەهۆی زەواجەکەەوە عەقدی نیکاح لە بینانە و میراگرە مازام گرێبەستی هاوسەرگیریان هەیە ئێتەوە چی یاوە گرێبەستی هاوسەرگیری هۆکارەکە بۆ میراگرتن ئەو گرێبەستە هاوسەرگیری وەک دیار لە پێشە دوو گەنجکایانەوە زەواجکەن مارە بڕن دوای لای حکوومەت ناوتۆمارەکەن و ئەبن بەژنوبەر لە کاتی مارەیە میرات وەرەگرێگە دەستگیرانەکەی بمرێت پیاوەکە بمرێت دەستگیرانەکەی مادام عەقدی کردبێ بەڵێ ئەو ڕۆژەی مارە بڕاوە لای مامۆستایانیش کرابێ لە ڕۆژی مارە بڕینەوە خێزانێتی و کەوا بۆ حەقی میراتی هەیە ئەمە ئەوانە ئەمجا ئەم پلەبەندیە دوو لە کەوت مەسە بۆ نمونە پیا من مردم کوڕم نەبوو کوڕەکەم وەفاتی بەڵام کوڕەزام هەیە مادام کوڕم نەماوە کوڕەزاکانم پلە دوون هەر میراگرن میراتگرن ئەی بووکەکە میرات وەرەگرێت جان بووکەکە میران وەران چووکە بووکەم چووکە هیچ قەرابێ بە منەوە نییە نەکشمە نەکشە زامە نەکوڕمە نەکوڕە زامە جا سێرم کە کوڕاو ئێستا بینی کوڕەزاکان و بینی من کوڕێکم هەیە کەوا پلێ دووکە دۆ لە من ئەگەر مەسەرەن کوڕم هەبوو کوڕەزاکانم میرات ناگرن بۆچوو کوڕەکەم پلەیەکە ئەو لە پێشترە کوڕەزاکەم ئەبێ چی بکەم مەسەن من لە ژیانام کوڕێکم هەیە وەفاتێکەوە کوڕێکیشم ماوە لە ژیانمە دوانیان ماوە دانێکی وەفاتێکەوە دانەیەکیە کە وەفاتی مناڵیەیە کوڕەزاکان بەبوونی ئەم دوو کوڕم کوڕەزاکانی میرات ناگرێ بەڵام شەریعەت پێی وتوم وەسیەتم بۆ داناوی باوە گەورە تۆ لێرا چی بکە پێشە بمری لە سەیەکی ماڵەکەی خۆ بڵێ ڕۆڵەگیان ئەم کوڕەزایانە بەبێ ئەو نان بنێ ئەوە بڕیارم دا ئەوەندەی ماڵی من بۆ فڵان و فڵان و فڵانی کوڕەزاکانم ئەگەر جەنابی باپیرە ئەمەی نەکرد لە بیری چوو بیکە یا نەیکرد یا ئەم کوڕانە خۆیان نەبێ بیکەن بۆ مناڵەت بە کوڕەزە برازەکانیان یا دادگا بێ بیکە نەبێ بێ بەشیانکەی لە ڕۆژ شەرعەوە بەشی خۆیان و پێویستە بەشیانەوە بدرێ بەڵام بەشەکەی چییە کوڕەکان بەشێکی تایبەتی خۆیان داری کراوە ئەمان بەشەوەن داری نەکراوە ئەمان کەوتۆستە چی یا وەسەتی باوە گەورەیە یان چاکە و باشە خۆمان چاکە و پیاوەتی مامەکانە یاوەتانە دەوڵەت ئەڵێم من بۆتانەکەم ئێستام ئاوا زەمانتی بۆ کردووە بەڵام بە پلەبەندیەکە حەقیان نییە چووکە قەرابەتیان نییە پلێن دوورترن ئەمە بۆ شێوازە مەسەن من باوکشم ماوە باپیرشم ماوە باوکم نزیکترین کەسی منە میراتم دێگرێت شەژێکی میراتی منە بە بەس باپیرم نایبا بۆ چووکە باوکم لە من نزیکترە بەبای باوکم و باپیرم بێبەشە بێ بەڵام شەریعەت دەڵێ نابێت باپیرە زەقی چای بێ ماڵی کوڕەزای سەرت کە خەر دابەشکەن و بۆ ئاوەسەی تاکاوچی نەدەنێ شەریعەت بەڵێ چی ئەڵێ ئەبێ یابێ بە کوڕەزاکە کاتی خۆی وەسەتی کە باوەیان ئەوە لە سەیەکی باڵی ماڵی من ئەوە بن باواوە گەورم باپیرم چووکە لەبەرەوە ئەویش باپیرێ با بۆ خۆی بێ حەجێکی پێ بکە شتێکی پێ بکە ئەگەر من نەمکرد ئەبێ کوڕەکە باوکم بیکە باوکم خۆی بڵەوەرن لە سەیەکی ماڵی ئەم کوڕم ئەوەدانە بۆ باوکم ئەگەر ئەو نەیکرد ئەوە باوە گەورە بووی لە دادگا داوا بکات دادگا بۆی داهێنێت بۆی دابینەکات ئەمە شەریعەت بەم شێوازە میرات ئاوادە بۆ یەکە هۆکارەکانی میرات خوشکی بەڕە هۆکارەکانی میرات شەریعەتی ئیسلامیە یەکێ لە ئەسبابەکە وتمان نزیکایەتی و خزمایەتی یەکێکیشیان زەواجە خاڵێکی تریشان بەرپرسیاریە بۆیە قاعیدەیەکمان نییە لە شەریعەتی ئیسلامیە میرا لە ئەساسی نێرمێ دابەشکرێت یەکێکە لەو تاوانانەی کە بەرامە دین کراوە تا ئێستا لە ڕووی زانستیەوە کە زۆر جار هەیە لە هەندێک دەستگا هێندێک کەناڵ هێندێک خاتون هێندێک فیمینیستەکان هێندە نازان چەپەکان هێندێک کەس یە لەسەر میلاد قساکە لە شەریعەتی ئیسلامیە بەبێ زانیاری یە چمکێکی ئیسلامی شێکاتەوانە کە لە زانستی ئیسلامیە ئەسڵ دوورە لە زانستی ئیسلامیەوە
ئەوە زوڵمە لە ئیسلام ئەوە ستەمە چکە چیش زانستی ئەبێ اختصاصی خۆی تەفسیری کام من ێستا شتێکی فیزیکی نابێ قسەی لەسەر بکەم چونکە اختصاصم فیزیایی نییە ئەگەر هاتو مصطلحێکی فیزیایی هێنا بەغڵە تەفسیرم کرد ئەوە تاوانم کردووە جەریمەی زانستیم کردووە ئەگەر هاتوم چەمکێکی قانونیم هێنا و شارەزاییم نەبووتیایە من نابێتە ڕاوێکە من کەسێکی قانونی بێنم ئەگەر من هاتو ئەو چەپکە قانونی تەفسیر کرد بەغڵە تەفسیرم کرد جەریمەم کردووە حەقی سزام هەیە لە شریعەت لە کۆمەڵە خەڵکیشێک کە لەسەر ئیسلام قسەیان کردووە باسی میرات یەکسەر خێرا هاتوون توانە کاکە وەڵا نێرومێ جیاکە لەسەر ئەساسی نێرومێ ئیسلام لەسەر ئەساسی نێرومێ لە شریعەتە هیچ قاعدەیەکی وای نییە بۆ داواشکردنی میرات للرجال نصيب مما ترك وللنساء نصيب لقرآن بعكس وانه بو نيرت ومي يكسان كرو لشي لا باش ميراتا پیاوان تطبیقی ناکات جا سێدم کە بۆ ئێستا بڕون کەمەوە پیاوان بەشە میراتیان هەیە لە چی لە خزمەتزیەکانی خۆیانە ژنانیش بەشە میرات هەن لە خزمەتزیەکان قورئان فەرمێ للرجال نصيب وللنساء نصيب هەردوو پیاوان کوێ خاوەنی بەشن کەوابوو نێریەتی و مێیەتی ناکاتە دابەشکردن نە نێر بۆی هەیە زۆرگرن نە مێ بۆی هەیە زۆر بگرێ ئەی چییە لێرە تا بەرپرسیارەتیە چۆن ئێستا هەر جەنابتان لە دەستگای خۆتانە ئەوەی کە بەڕێوەبەری گشتی دەستگاکە بێ موچەیەکی زیاتری لەوە هەیە کە تۆ لە خواتری کەوەی کە لە پرزگەکەیە ئەوەشێک باسن بۆ لەسەر کۆمپیوتەرەکە ئیشەکە ڕۆژانە بەڵام ئەگەر بە ئیش بێ لەوانەیە تۆ زۆتە بجوڵێت تا جەنابی مدیر باشە بەڵام مەعاشەکەی مدیر لە تۆ زیاترە بۆ چوە بەرپرسیارەتی گەورەی هەیە لە هەموو دەستگاکە ئەو بەرپرسە لە خوا نەخواست لە خەلە لێ بێ پێشم گەسێ و محاسەباکرێت مادام ئەرکی قورسمان بەسەرا داوە پارێکیشی لە مقابلە دەینێ نەک معناوەتانە ئەگەر ئەو چوەتە ئەو جێگە موچەکەمان بۆ یەکا داوەتی وەڵا هەموو عاقڵترە نەوەڵا لە هەمومان پیاوترە نەوەڵا لە هەمومان دەستپاکترە ناوەڵا لە هەمومان زیاتر ئیشەکە نەوەڵا بەڕێوەبەری لەسەر بنەمای بەرپرسیارەتی وەرکە لە شریعەتیشا کاتێک هاتووە لە نێوانی کچێک و کوڕێکا جیاوازیەکە لە بەشە میراتە لەسەر بەرپرسیارەتیە مەسئولێت دەخاتە سەر شانی بۆ لە شریعەتی ئیسلامیە 19 بەندی نەفەقەمان هەیە خەرجیمان هەیە لە هەموو ژیانی ئینسانە لە ماڵ و خێزانە کە ئاوە سەرنجی بێن 19 بەندی نەفەقەمان هەیە خەرجیکردن و دابینکردنی خەرجی یەکدایان لەسەر ئافرەت واجب نییە هەموو لەسەر پیا واجبە ئافرەت ناهێنێ ناو بازار بڵێن چۆ کۆڵ کێش و کرێکاریمان بۆ بکە ئافرەت داخێنە مەسەڵەن بەر کارکردن وڵای بێت داین تا ئەوەرە کارکەی بۆ چونکە ئافرەت لە شریعەتی ئیسلامیە پۆستێکی گەورەی پێداوە کە دایک پۆستێکی هەندە گەورەیە هەمومان حاجەمان پێێتی کۆمەڵگەمون پێویستی پێێتی پیاوە گەورەکانی کۆمەڵگە دایک پەرۆدەیەەکە باو ناتوانێت پەرۆدەیەەکە بۆیە لە ئیسلام ماڵەیە ئیشی و خێزان پەرۆدەکردنی منداڵ چوار شتە چوار خاڵە سیان لەسەر دایکە یەکیان لەسەر باوکە باوک بەس تەنها نەفەقە و خەرجی و پێداویستی دابینەکە دایک باشە قوربان لە پەروەردەی لە منداڵی و هەتا گەورە بێ ئەو ڕۆژەی زەواجەکە ئەچێتە ماڵی خۆشی دوای ئەوە ماڵەکانشی هەر دایک بەسەریەوە هەیە ڕاستە ئەم پۆستێک کە داوە دراوە بە دایک پۆستەکەی هەندە گەورەیە لە شریعەتی خوای گەورە هەم لە ئەحکامە عیبادەکانە ئاسانکاری بۆکە نوێژی لەسەر قەزا ناکاتەوە باشە ڕۆژەکانیشی بۆ هەیە ڕۆژل نەگرێ باشە کۆمەڵی ئەحکامی تریشی لەسەر لا بردووە لەو لاشەوەڵە کاکە هیچ مەسئولیاتێک نییە بەرامبەر پیاکردنی 1 دینار بۆ خێزان بەس ئەمریکا بەس بڵێ ئادێ بڕۆ بێنە ئادێ فلانشت نییە ئەم پۆستەی ئەوە وای کردووە لەوەی ئێمە لە سەری لابەری چونکە بەرپرسیارەتێکی لەو لاوە لە دایکاتی پۆستێکمان پێداوە زۆر گەورەیە لەو لاشەوانە ئێمە پۆستمان داوە لە مەسەری پارە پیاکردن ئەسمان سەر پیاوانە بێ پارە پیاکەن کە مادام ئەرکی زیادمان پێبەخشین شتێ زیاییشان پێ دەین لە میراتەکە شتە زیاتر وەرە لەبەر خاتی بەرپرسیارەتەکەیە بەپێ ئەو بنەمای میرات دابەشەکە ئەوە شریعەت ئەوە دابەشەوە نە لەسەر ئەساسی ئەمە ڕەگەزی نێرەوە مێ بۆ قورئان فەرمێ یوصیکم الله فی ئەولادیکم نەیوتوە فی الذەکەری والئونثا خوا وەسیەتە مەکات لە مناڵەکانتانە مناڵەکانی ئێوە ئەفەرمێن نێرەکان دوو بەشیان بێ یەکان بەشێکیان بێ بۆ چونکە نێرەکان ئەبێ هەستن بە ئەرکی پەیداکردنی 19 بەندی خەرجی بۆ ئەو عایلەیە نابێت ماڵەکە تێک بچێ ئەبێ خەرجەکان دابین کە وەکو جاران ئەو جاران باو داویستا بێ ئەو کوڕانە هەریەکان شێ دابینکە بۆ دایکی بۆ خوشەکانی بۆ کەسان خوشی بۆی خاجەقا سەر قاچی ئەخوێنێتەوە باشە قوربان داوا کە بەس داخوازیەکە دایک بەس داخوازیەکە
ئەمە بەڕاستی بنەمای دابشکردنی میراتە بۆیە ئەم غەڵەتە کاتێکە ڕۆشتووە لە تەفسیرکردنە کە تاوانێکی گەورەیە بەرامبەر ئیسلام بەرامبەر خودی دەقی قورئان خودی دەقی سونەی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام دەقی فقی بەڕاستی ئەمە جەریمەیەکە بەرامبەر دین جەریمەیەکە بەرامبەر زانست کە لە زانستە ئێمە شتی وامە نەدیوە یعنی هێندێک قسە ئاویستم هەموو جارە لە هێندێک زمانی گەڵم باشمە لەکوێ ناوێتی ئەبێ پێڵم پێ زەحمەت مەسەڵەکەیمان بەرێ سەرچاوەکەمان بەرێ سەرچاوی ئیسلامی کەی واڵێ ئەوە بۆ یەکە لەبەرەوە ئەمە عەدالەتەکە لەوایە هەمووشمانە دنیاشە لە هەچی دایرەکەی حکومەتی شاوایە کەس ناڵێ بۆچی وایە ئەلە باشە خۆ جەنابی بەڕێوەبەر چیەکە بەخۆ سەر کورسێدانن ئەوە خوڵێتەوە بەملا بۆ لا ئیمزایەکمان بۆکە ئێ بۆچی جەنابی بەڕێوەبەری گشتی میلیۆنی نوێک موچەوە لەگە زیاد دەرماڵەکەی بەبێ موچەکە میلیۆنێکی زیایی هەیە بۆ کابرای استیعلامان ڕۆژانە چەند کەس استیقبالەکە و چەنە هەڵەسێ و چەنە دانیشێ وەڵڵا گە حسابیکەن دوو قات و نیم بەڕێوەبەر ماندووە بێ بۆ مەسئولیەتی زیاتر بەڕێوەبەر ئەی وایە بۆیە کاوەتان کاکەگیان ژووری کارگێڕێگە هات و کارگێڕێکە لەگەڵی هۆبێ فڵانی تریانە جیاوازێکی وەدان ڕاو بۆ چکە ئیشی زیاتری هەیە بەپرساتی زیاتری هەیە ئەمە لە قانونی دنیا هەمی هەروایە باشە خێرە ئێوە هاتم مەسەن دەبەشکردنی میراتەکەن بەڕەخنە زۆر کێشێ و زۆر باوە لەناو کۆمەلگایە ئەڵەن جیاوازی کراوە ڕێگەزی نێر و مەیە ئەمە چیە تەنهاوتانە لێ تێناگەین تەناوتان ئێمە نەهاتوین هاتوین بەس نێرێک و کچێک و کوڕەگە بینین ئێتە ناڵێن کاکە ئاخر ئیسلام سەی دیزی ئیسلام کە لە ئیسلامە ئافرەتان لای قیمەتێکی تایبەتی خۆیان هەیە لەبەر خاتی پۆستەکان کۆمەڵەیەکیان لەسەر لابراوە نە لەبەرەوەی ئافرە عەقڵی ناشکێ کاس پێ بکە نەبەرەوەی کە مەسەن نازانێت سیاسەت کە نە لەبەرەوەی کە بە کەڵکی ژیان نایە بە پێچەوانەوە ئەمانەیە پیاوە سیاسیکی چاکمان بۆ بنیاد بنێت قازێکی چاکمان بۆ پەرۆ دەبکە ئەخە بەڕاستی ئەوەی پیاوە چاکەکان بەرهەمی دایکە چاکەکانن دایک توانوێتی ئەو خەڵکانە پەرۆداوی کێ پەرۆدابێ ئێنە خۆ نابێت دەست قەدەری کۆمەڵگە و دەست قەدەری بازار منداڵ پەرۆد منداڵە زانیشی دایکە توانێت مەعنا جوانەکانە ناو ناخیا بچەسپێنە چونکە هەموو ڕۆژە لەگەڵی هاتی ئەمجا بەڕاستی هەناسەی دایک ئەوەندە بەلەزەتە ئەوەندە بە تاوان بە کاریگەرە سەر منداڵ هەناسەی باوە قەدوانیە بەخوا کاتێک پێڵە گیان کەڵێت کە ماڵەکە ئەڵێ دایە گیانە ئەو دایە گیانە داین چەندە گۆڕانکاری لە ناخیا دروستەکە بەڵام باو دایمەن قەس قسەی زبرە و ڕق و تەقە بەڕاستی ناتوانین بەقەت دای گۆڕانکاری دروستکە ئێمە بەڕاستی هاتوین ئەم معنە جوانەمان لە دایم جار هاتوین وا ئەزانین ئەگەر ئافەت بێنینە ناو کەسابەت تۆ بیخێنە ناو ژیانەوە پارەی پێپیاکەین ڕێزمان لێگرتووە بەعکس تۆ تەکلیف خستەشانی ئەرکە پێسپاردووە تو ئەرکی زیاتر داوەتێ هەتا من زۆر جار سەگانەوانە ئەبینم یعنی یێتەوە ماندوو شەکە تاوەڵە کاتۆ ماڵەوانە یەکسەر خێرا بۆ ژووری نووسنەکەی تیجە ئەخوێت تا بەین بۆ داوە بۆ ئیشکردن بەڵام تۆ خواوەی کە ئیسلام دایناوەڵە بەهۆ قاچ خەرە سەر قاچ دایکاتیمان بۆ بکە لە ماڵەوە ئەمریشکە ئەخە بەڕاستی قورئان بابەتێکی تریژەیە کە زۆر جار تەفسیری خراپێکەن ئەفەرمێ الرجال قوامون على النساء ئەخە قوامون یانی چی قوامون صیغە مبالغەی قائمە یعنی هەڵئەسێ بە دابینکردنی کار و بارەکانی ئافرەتان یعنی ئەبێ ئەم پیاوانە ڕۆژانە کە هەڵستا ئەدە بڵێ خاتون گیان فەرمانت چییە چیت پێویستە بینوسێ بۆی ئەبێ ئەو هەمووی دابینکە قایم ینی قەوام ینی ئەوە یعنی نابێت جارێکە بێ قەوام بێت چەندی جار پرسێتەوە ئەرێ نیوەڕۆ چی دەوێت ئێوارە چی دەوێت چیت پێویست نوقسانیت هەیە لە ماڵەوە ئێبا بە پیا بۆتە خزمەکار لە دیدی شەریعەتە قیوامە یعنی ئەبێ پیا و خزمەتی چنکە پیا و خزمەتی ئابمیە بکەن نەک بڵێن پیا و سالال لەسەرەوە ژن بۆتە خزمەکە بەعکسەوەیە ئەمە دیدێکە بەڕاستی کۆمەڵگەیە لە عورفی خەڵک وەریەگرین بەڵام ناچین بۆ عورفە دینیەکەمان جا لێرە بێکە بۆ باسکردی میلاد ئەڕاستی ئاواییە میلاد کە دابەشەکرێ لەسەر ئەساسی مەسئولیاتە بۆیە کاتێک تەنها لەکوێشە ئامەواکرێ بەس تەنها لە کوڕ و لە کچانایە دەرچوو لەوە ئەگەر پیاوە مرد و دوو کچی هەبوو سێ کچی هەبوو دوو لە سەرسەی ماڵەکان پێدەین کوڕی نەبوو دوو لە سەرسەی ماڵەکەڵین بۆ جەنابی ئەم کچانە ئەیکەن بە سێ بەشەوە دوو بەشی بەس بۆ ئەوان کەسی تر بەشدار نابێتە یەک بەش هێڵینەوانێ بۆ باوەکو و بۆ دایک و بۆ ژنەکەی و بۆ براو ئەوانەی ئێ باشە ئەمە بۆ لێ راوای لێ هات دەرا چوو کە بەرپرسیاری کەوتە سەرشانی کچەکە کوڕ نییە مادام کوڕ نییە کە بۆ بێ دادەکان خاتوونەکان چنە ژێرباری هێندی ئەرکی باوکیان دکتۆر دابەشکردنی میرات پێش مردن لە ڕۆی شریعەتی ئیسلامەوە دروستە بەڕاستیە لە پێشمردنە بە میراتی دابەش ناکرێ دابشکردنی میرات خۆی مەفهومەکەی بۆ دوای مردنە کەوتر میرات ئەوە دوای مردنە ئەمما ئەگەر کەسێک لە پێشی بمرێ خۆی دابەشیکە پێوتێ دابشکردن پێوتێ پێدان پێوتێ دیاری ئەتوانێت دابەشیکە بەس بە ناوی میراتۆنا کوڕەکانی و کچەکانی بانگەکە کۆیانەکاتۆڵە وەرە ڕۆڵەگیان
ئەوە مەسەن ژیان مردن هەموو شتێکی مسۆگەرە من جوات تەمەنم هاتوێتێ و ئێوەش الحەمدولله هەمووتان گەورە بن ئادێ ڕۆڵێکی ئەوە خانووەکەم پارەم ئەوە دەفتەر پارەم هەیە ئەو خانوم هەیە و ئەرزەشم لەوێ هەیە وەرە ڕۆڵێکیان ئەوە بعد مەسەن ئەم کچانە و مەسەن فلان و فلان ئەم خانوو بۆ دایکتان بۆ کچەکان ئەم ئەرزە و ئەمنە پارە و دەفتەریش بۆ ئێوە ڕازین ڕۆڵێکیان ڕازین وادەبی دووسیماڵ کەسە ڕازی بوو ئەتوانێت باوکەکە بۆیان کات و بەڕەزامەنی هەمویان بەڵام نابێ بەڕاستی لێرەدا لە ڕوو شەرعیەوە بێکسان بن نابێ بەشە زیا و کەمیتیان مەگە ئیلا بە ئیتیفاقی هەمویان ڕازیان لەسەر بێ ڕازی بنیان یەکسانیان کە کچ و کوڕ و ژنەوێ یەکسان بن مەسەن ئەو دەفتەرێش دەفتەرێک ئەو ئەرزێک ئەویش ئەرزێکی وەرگێ ئەو ژوور ئەو ژوورێکی بەرکەوێ ئاوایی خێزانیش وەکو مناڵ هەمی لە ڕووی ئەگەر لە پێشی مردنی خۆیان بۆ بێ بێکسانی دابەشیکە باش ئەو کاتە چۆن دابەشێکە دێت بەسە بۆ نمونە 20 دەفتەری هەیە 5 منداڵی هەیەکی چوار بەژنەکەیەوە 5ەکەن یەکی چواردانە دەفتەریان بۆ دانێت چوار بۆ دایکیان چوار بۆ کوڕەکە و چوار بۆ کچەکە و چوار بۆەوە ئەم جارەگەر هاتو کچەکان تێمەڵەمە باوەگیان وەڵی خێمە ئێمە زۆر ئیش ناکەین ئەم برایمان زۆرە جوڵێ باکی دەفتەرێکی بێنێ ئەوە دەستیان خۆش بخوانێکن بەڵام بۆی نێ باوەکە بە زۆر لیان سەنێ چوە بێ بۆی عەدالەت بێ پێغەمبەرگی عەلەیهی سڵات وسەلام لە کاتێکا مەسەلەن کە کابرایە دێ بۆ لای ماڵ و سامانی دابەش کردووە هیچی نەهێشتوەتەوانێ بۆ دوای خۆی جا هەر بەخشی بووی ئێڵێ پێغەمبەری خۆ بۆ من پێغەمبەر سەڵام فەرمی بەشداری لەو زوڵمانە ناکەم معقول نییە تۆ لە پێشەوە بمری هیچ شتێ بۆ بیراگەکانی دوا خۆ نێڵیتەوە بەشی ئێستا بەشن نەدابن ئەبێ بێت نیوەی ماڵەکەکەی بە وەسیەت نیوەی دابنێ بۆ ئەمان یەکێکی تریان لەوە دێک کە ماڵەکەی دابش کردووە بەڵام بەشی هێندێکیانی نەدا بەشی هێندێکیان لەوێ تریان زۆرترە پێغەمبەر نەچووی میساکە لەگەڵیان فەرمی دیسان سەبن کردووە فەرقی نێوان ئەو بۆ چێقی کچەکە کوڕەکە بۆ چێقی کە خۆت دابەشێکی بەسەریا چەند ئەوە کشتە کورتەویە کشتە ئەم جایسە لە ژیانتە ئەوەن لە دوای مردنە بێ ئەوە شەریعەت خۆی دابەشی کردووە بەڵام تۆ لە پێش بدنایەکەی ئەبێ بێکسانی بیکەی یا بە تەوافقی تەواڕێکەوتنی هەمویان کە بە دڵسافی ئەخ بەڕاستی هەندێک جار هەیە کە میرات دابەشە کرێ کەسە دابەشیەکە بەڕاستی هەندێک برا هەن یان فێڵەکەن لە خوشەکانیان جاری وایە یا هەندێک باوک هەیە ئەسڵ زۆر کچی داخوێنێتەوە ئەڵێ چی منزای وایە هەندێک قسەم بیسوە لە عەشایەرە کە زۆر قێزەون و ناشرینە مامۆستا پارە بۆچی بۆم بەکەجێبا بۆ خەڵکی بێگانە بۆ شووەکەتمێ بۆ جەنابە ژنێکی نەهێناوە تۆش نەچوو بۆ نابێگانە خۆ تۆ هەر ژنی هێناوە کەوا جەنابی شەپالەکەت داوە خەڵکی بێگانە وتمەکەی منطقە ئەو کچە کچی تۆیە تا ئەو پارەم جا ئەی با بۆ بە مێردەکەی نایە بە مێردەکەی خۆی خوا مافێکی شەرعی خۆیەتی خۆیاکەی توی دا بە مێردەکەی سای بە مێردەکەی پێکڕی تو حەقت چێ بەسەریەوە دەرگرنگە مافی بیتێ ئەمە عەقڵیەتێکە لە مێشکی هەندێک کەسی کووردا ئەمەی کردو و مەسەن مەبەڕیرێک کە بۆ نەدانی میرات بە کجیا میرات بە خوشکەکانیان کەم بەڕاستی لە ڕوو شەرعیەوە خاڵێکی زۆر منبوذە یەکێکە لەوانە ئەگەر قانونی ئیسلامی بێ ئەوە هەڵەواسەی بەڕاستی و عاقڵەکە ڕایەت ئەو قسە هەر لە زبانی نەوێرە بیڵێ چونکە ئەوە جەریمەیە کە قورئان فەرمێ للرجال نصیب وللنساء نصیب کێ حەقی هەیە چه حەدێکت هەیە بڵێ بەشی نادەم ئەمە یەک دوو جاری وا هەیە یەن مەسەلەن عەرزەکە ئەرێ ڕۆڵێکی میراکەت مەسەن براکان هەڵە با مراتی باوکوان دابەشکەین بەخوا کچەکان ژەڵێن نامانەوە قەی ناکە شەرمەکەن لە شەرمی خۆیانە پێویستیشی پێیەتی جا من هەموو کاتومە ڕۆڵێکیان پیان مەڵێ با بەشیکەم بانیان کە بڵێ و میراتەکەی باوکمە بیدە لە دەستی با هەڵی گەوی خەدەگیرفان بڵێ ببرە ماڵەوە ئەگەر دوایی هێنایەوە تۆ ئەچی لە ڕووی دائەمێنیت پێڵێ وەڵا ئەوە منێ بەخشن تۆش ببەخشێت ما بەوە ئەوکەی ماوە شەرعی نییە ئەوێ خۆی ئازاد ببەخشێ نەک من زەمینە سازکەم بۆی ببەخشێ هەندێک ئافرەتوژنیش دکتۆر لیا شەرمەکەن یان لە ترسیەوەی کە سوکار براوشت حاشیان لێ نەکەن لە میراتی خۆیان خۆشە بن دروستە ئەمە دروست نیە پێم وایە شەرعی نییە و ناژێت ئەسڵەن ئەو قسەیەکی ناڕاستە کە بڵێ وڵات دایک و باو دڵیان نییە براکان دڵیان لیانێشێ و نازانم حاشانێکە ئەسڵ حاشاکردن لە سەمیرات گەورەترین غەڵەتە تاوانێکی گەورەیە ئەوە دادگامان بەبێ ئەوانە زۆر چاک ڕاستەکەینەوە هەر پیاوێک هەر برایەک هەر خوشکێک یا کەسێکی تر مامێک کچێکی بێبەش کرد لەبەر ئەوەیش بگە داوای میراتەکە خوا نەخواست بەرامبەری بێئەدەبی بکە بەئەدەبی بەرامبەر حکم شەرعیەکە کردووە بەرامبەری پەیامەکەی کردووە بەرامبەر بە دینەکەی کردووە ئەوە لێ قبوڵ ناکرێەوە چۆن مەسەلەن چون مافی حەق خاوەن حەقە وەکو وایە کەسێکی خاوەن ماف هەبێک حەقی خۆی بێت وەڵا حەقەکە نایەمێ بار مبەڕیرێ بێ لێرەدا بەڕاستی شریعەتی ئیسلامی زۆر جوانی وتووە کە فەرمێم هەر کاتێک کەسێکتان لێ مرد ئەوەی مافە کەفن و دفنیکەن
نوێژتان کرد بەڵێ کفن و دفن کە کفن دفنتان کرد هاتنەوە ماڵەوە دامەنیشن تەعزیێ بگێڕن یەکسەر خێرازان قەرزەکانی کێ بۆی بنەوە میلاتەکەی دابەشکەن لە ئیسلامە ئاواڵێ تەعزیێ مەگێڕن سێ چوار هەفتە و بڵێ وەڵا باخوا پارەی تەعزیەکەی دەسەر فڵانێ پارەی تەعزیە ئێستا مەڵێەوە مەکە لەواتیەوە بکەی وەرن دانیشن ماڵەکان و کەسب و کارەکەی ئادێ باوکماوانێ بەجێهێشتووە کچە خوشکەکەمە بۆ تۆ کچەکەم ئەو بەسەن دایگانەوەی تۆیە ئەو براکەژەوەی خۆتان کەسە چێ بە لە ماڵی خۆیەوە پێداویستیشیان چوو ئێمەش پارەی باوکم بەجێ ما ئێستا بێت تەوزیف بکەین ئەم جابا پێوەڵم پارە لە ئیسلامە کە وەرێگە بیرات بۆچیە بۆی چووکە لە ئیسلامە قاعدەیەکی هەیە نابێ سامان و ماڵ و دارایی کەسێک لە شوێنە دابنرێ گەنجیرە بکرێ و نەخرێتە کار ئەبێت تەفعیل کرێ بێت تەوزیفی کەی وأما بنعمة ربك فحدث خواهي قولك إخوان نعمتك بيداي تو ورا تحديثك يعني شي تحديث يعني ورا داهناني بيبكى ورا بي خربيك بالداينامويك تفعيلك الناوكم القيا بكاري بين الرو أبي أم بارانا بكار بيه بارانا بخذ الناو جنجين المازن دان ري بوشو كمجتمع بيسي بيتي أبي سرچاوي داهات دروسكي لو لقى بارا خزن كده حتى الإسلام معاملك داناوا كبيلا سلام سلامي بوشي داناوا سلام معاملەیەکە فرۆشتنی کڕینی شتێکە هێشتا ئەستە هاتوتە بوونەوە تۆ پارەت هەیە داناوە لە ماڵەوانە سێ حەوت دەفەرە داناوە نازانین کەسابەکی یا مەسە بۆ ناکرێت بەڵام ئەم کاکەیەمان زەویەکی زۆر زۆر چاکیان هەیە و بەڵام پارەی پێ نییە وەرە بە عەقدکەین پێکەوە بڕۆ زەویەکە بکە مەسەن بە چیەکەی بە کاڵەکێکی بە شووتیەکەی بە گەنیمەکەی من ئینشاءڵڵا بای چەندە مەسەن چەندتە نەگرێ وەڵا قوربان ئەو زەویە بیکە مەسەن نزیکەی 100 تەن گەنم مەگرێ ئەوە 100 تەن گەنمم لێ کڕی هەتەنێکی مەسەن بۆ نمونە بە ملیۆنێک ئەوە 100 ملیۆن بڕۆ بیکێڵە ئێستا لێم کڕیوە جا ئێستا زەوی نەکێڵاوە شریعەتی ئیسلامی ئەم معاملە بۆچی بە دروست داهانێ ئەڵە لەبەر خاتی حاجە بۆی ئەو پارە خەزنکراوی تۆ بکەتە ناو خەڵکەوە ئیشی پێ بکرێت و بۆ ئەوەی ئەم تەماڵەش دانێنیشە بێ ئەرزی هێویش ناکە تۆش پارە دانێنی لە ماڵەوانێ دانیشە حرەسی بی ئیسلام بەڕاستی ئاوا لە مەسەی ماڵە ڕوانێ بێ ماڵ خزمە بکە وی ئەم میراتە نابێت دانیشتێ بمێنێتەوە بێ خێراکی بکە دوای مردووەکە بکەوێتەوە گەڕ وگۆ چۆن باوکە ئیشی پێکرد و ئیشی پێکردوە دوایش بە ئیشکە لە بازاڕە بە داهات پیاکە ئەم جا بۆ داهات بۆکێ بۆ مناڵەکان بۆ خۆیان سەرچاوێکی داهات هەموو خۆیان پیاکەن ئەم کچە فەقیر دەفتەرێکی بەرەکەی بی خاتە کەسابەتێکۆ مانگی 300 دلار 200 دلار دەستەکەوێت الحەمدوللا سەرچاوێکی داهاتە هی باوەکیانە هەموو ڕۆژێکە کە مانگەوەری کرد یاخوا باوکیان خوا لێ خۆش بێت دوعاگیشی بکاو ڕەحمەتیشی بۆ نێرێ بەڕاستی ئەمە معنە جوانەکەی بابەشکردنی میراتە ئەوانەی کە لە کودەواری خۆمان ناکراوە بەشێکی هەمووی بەشێکی بریتی وە لە ڕقەبەرایەتی کە مەسەن زۆر جار هەیە ئەمە عادەتێکی زۆر نالەباری دوور لە ئیسلامە کە کەسێک کشی دابەش و زاوای ڕقی لە زاوایە کە شەریعەتە دەڵێ زاوا بێتە کوڕ بووکی دەبێتە کچی ماڵەکە ئەخە بەڕاستی ئەمە معنایەکی زۆر گەورەیە یعنی ئەگە مەسەلەن من ئەوا کچەکەم مارە کرد لە کوڕەکەی خۆم هەر ئەو ڕۆژەی کە مارەم کرد عەقدەکەم کرد بووکەکەم ڕێک کچی خۆمەتە دەزۆژێنە من ناشکێ وەکو کچی خۆم ماچیەکەم ئەم کوڕێ منیش دەبێتە چی بێتە مناڵی دەبێتە کوڕی دایکی بووکەکەم ئەوش بە هەمان شەو کوڕێوی لێ دەتوانم دەستی ماچکا لە خزمەتی هەبێ مەحرەمی ئەوە ئێستای کاپەیەک ناڵێکا کە دژمنی هێناوە کوڕێکی زیا کردووە ئەم مەفهومە جوانە لە شریعەتی ئیسلامیە ئەڕوا لە کۆمەلگا دەبێتە مەفهومێکی قێزەون معناکی قێزەون ئەوە چی ئەمە عادەت وای لێ کردووە ئەگەنا دین وای لێ ناکات دین کۆمەلگە دروستەکە بۆ یەکە کاتێک کە مادامایە زاواکە بێ هەر بە کوڕی خوا حساب بکەی ئەگەر ئەم پیاوە مردووە پارەیدا بە کچەکەی میلاتەکە ئەیدا بە کوڕێکی تریشی کە زاواکەیەتی ئەبێ ئەو مەفهومە تەوزیف کرێ ئەو کاتە خزمە خزبینێ بوونەتەوە بێک بێ قەزانە بێ عایلە تازە بدوێنە دەوێت ناسنامەی مناڵەکانی ئەو پیاوە یاڵێن باپیرەیەکیان هەیە فڵان کەسە ننێکیشیان هەیە ننکی کچەکە و باوکی کچەکە باپیرێتی بدوێنێتێ تازارەوەیە ئاین زۆر جارێک کە ئێستا ئافەتان جیابنەوانێ هەموو جا پێڵم ڕۆڵێکیان کە جیاژ بنەوە ئەبێ عەلاقەی نێوانی جیابنەوە بێت عەلاقەیەکی عەداوەت و دوژمنایەتی بەدەم مناڵتان هەیە تۆ تازە هەر دایکیش هەر باوکە دایک و باوکی تۆ باپیری ئەو منداڵانن دایک و باوکێن باپیری ئەو منداڵانن تازە لەوە ناکەون ئێوە هەرچەند دوور بن ئەوان هەر نزیکن ئەبێ ئەم معنانە ون نەبن شریعەتی ئیسلامی بۆیە لە هەموو شتەکانێک کە ئێکا ئەخلاقی لەگەڵا پاراستوو لە هەموو شوێنێک ئەخلاقی لەگەڵایە جا لە میراتی شایکە لەوانە مەخلاقەیە ئەگەر خوا نەخوازە ناوێشکردنی میراتە ئەم ئەخلاقە فەوتە ئەو زوڵمماکە و جەریمەمان کردو دکتۆریان کێشەیەکی تر کە لە کۆمەڵگەی کوردی خۆمانە زۆر باوە وەسێتە هەنە کە سەڵێن بە قسەی وەسێتەکەن یاخود نایکەن مەسەلەن مردوو وەسێتی کردووە کە سەرۆت و سامانەکەی مناڵەکانی لێ بێبەریە
بیکاتە مزگەوتێکەوە خێرێکی بۆ پێوە بکەن و مناڵەکانی هیچ وەرنەگرن لێرا خێرێکی کردووە کە پارەکەی کرۆ بەخێر بەڵام مناڵەکانی خۆشی لەو سەرۆت و سامانە بێبەش کردووە لەو حاڵەت چی بکرێت وەسێت بکرێت وەسێتی ئەوە لە ئێستامان قبول نییە هەناز نووسێ مەرجی هەیە وەسێتیش وەسێت لە شریعەتی وەسێتی ئا بۆ شوازێک کە تۆ بازەکەت نەبوونی هەیە نەدانی پیانێ نە ئەسڵەن بە دژیشی بەس لە کۆمەلگاشتی وا زۆر لە کۆمەلگەی کورداوالێکەیەکە ئەمە ئێستا من جاری وا هەبووە پیاوی وا هەبووە مەسەن مناڵەکانی عەزێتیان زۆر داوە کوڕەکانی کچەکانی هەتا لە ژیانەوە بە قسەیان نەکردووە هەر دژی بوون و لەگەڵ باوکیان شەڕیان بووە هاتۆ توتی مامۆستا ئەمەوێ پێشەی بمرم هەچیشت مڵکم هەیە بیخ بەخشم هیچیان بۆ نەمێنێتەوە تۆزانشتی واوکە مامۆساغە کوڕەکەم ئاوایە ئەوە بەرەڵایە ئەو نازان چی کچەکەم ئاوا هەیە وتم ئەمەی تۆ ئەوان کەوان بەرامە تۆ خراپیان کردووە ئەوە بۆ خوانە ئەمما مافە شەرعەکان لە شریعەتە پارێزراوە حسابەتیان لە قیامەتیانایە زۆڵمیکەوە لە قیامەتەیە جوێنە پیا لە قیامەتایە ئەگەر لە دنیا خۆی ئیسڵاح نەکرد چێتە قیامەتەوە بەس لە دنیا تۆ نابێت ناتوانین بەبەشیکەی بۆیە لە ئێستامە وەسیەت تەنها لە سەیەکی ماڵ هاتوانێت وەسێتکەی واتە ئەگەر تۆ وەسێتێکە زیاد لە سەیەکی ماڵەکە بوو لە دوای مردنە ئەگە واریسەکان هەمووان ڕازی نەبن جێبەجێ ناکرێت ئەمە یەک دوو هەم ئەگە وەسێتە کرد بڵێ وەڵا کچەکەم بێبەش بێ لە میرات بەی شێوازە بێبەش نابێ ئەو قسەیە لە ئیسلامە ئەرزشی یەک دانە پوشێکی نییە بە هیچ شێوازێ ئەگە وتڵا کوڕەکە ناوێ میرات بەرێ وەڵا لە ئیسلامە هیچ ئەرزشێکی نییە وەسێتە وتە ژنەکە ناوێ میرات بەرێ وەڵا وتە مێردەکە ناوێ میرات بەڵێ وەڵا ئەرزشێکی نییە ئەوان لە شریعەتی ئیسلامیە ئەو جۆرە وەسێتانە هیچ سقری بەدانانێ نەخێن هەداشی خوێنێتەوە چونکە لەبەرێ ئەوانە زوڵمە بەڵام پێی وتووە کاکێکیان دادەکەم مەسەن کاکێکیان مامە حاجی مامەدایە پیرەگیان تۆ لە سامانی خۆتا سەیەکیمان بۆ دانای بۆ دوای مردنێ ئەم سیەکی خۆت ئەی بەخشی بە خەڵک ئێخێتە پرۆژەی خێری ئێخێتە مزگەوتەوە ئێخێتە خەستەخانە ئێخێتە مەکتەب ئازادی وەسێت بنووسە بە کچەکان و کوڕەکانە بڵێ لە سەیەک زیاتر ها نابێ ئەگەر زیادی کرد ئەبێ کوڕەکان و کچەکان ماڵەکان ڕازی بن ئەوان ڕازینەوە جێبەجێ ناکرێت لەو زیایە ئەو وەسێتش کەیکا وەسێتکردن بۆ نەفیکردن خوا نەخواست بۆ بێشکردنی بە بەشکردنی کچێک یا کوڕێکی یا میراگرێکی بە هیچ شێوازێ جۆرە وەسێتانە جێبەجێ ناکرێت ئەوە وەسێتی عەشایری پێوتێ وەسێتی خەڵکی نەزان یا وەسێتی خەڵکی ڕقاوی مەسەلەن لە جاری وامان هەیە جاری وا هەیە دایکە مەسەلەن ئەم دایکە مناڵ دوو مناڵی هەیە ئەم مناڵانەی بە مناڵی بەهاتیوی بە پەرۆدەکرد منۆم دیوە بەهاتیوی پێگەیاندون فەقیرە بەنانسکی خۆی بەکردنکردن بەکارەکەری مناڵ گەورە بووە تۆزە دنیای خۆی ناسیەوە وەکو برایەتم جات بۆتە کەسێ بە خۆی نە باوک دەدای نەحسای بۆ دایکی کردو نە ڕێزی بۆ داناوە نە قیمەتی بۆ داناوە ئەم دایکە فەقیرش چینە کوڕی کردووە ئەخماندوو بووە کاتێککە هەستەکان نەخۆشەکەوێتە بەرەو مردن ئەڕوا ئەم دایکە فەقیرە ئەو منداڵم پێگەیان و وەڵاهی ئەبێ لە دوای خۆم ئالۆ چنە کوڕێکردنی و خۆم پارە پیاکردن دینارێکی نەیەمێ بەڵام بەڕاستی ئەم دایکە بەڵێ لەوانێ لە ڕوویەکی کۆمەڵایەتی و حەقی بێ منداڵی ئەرزشی بۆ دانانێک کاتێ ئەم بەبێ باوکی بەخێوی کردووە و چەندین شەوان ئەم دایکە فەقیرە سەعات چواری بەیانیان ساوە نانی کردووە بۆ هیچ تێپیاکە بۆ ئەمە کە گەورە بووە هیچ ڕێزێکی بۆ دانانێ بەڵام شریعەت هەر ڕێگەی پێ نادا بێ بەشتیکا لە میرات بۆ چونکەڵێ تۆ ئەمە لایەنێکی شەرعیە لە ڕووی حەقی خۆتی بەرە باو قەزارە بێ تۆ قەزاری ئەو نەبیت چونکە لەبەرەوە دایمە لە شریعەتەڵێ جەریمە بە جەریمە چارەسەر ناکرێت گوناه بە گوناه چارەسەر مەکە تاوان بە تاوان چارەسەر مەکە خراپە بە خراپە چارەسەر مەکە بەعکسەوە ئەو خراپە تۆ چاکەی خۆتی هەربەرێ با ئەوە قەزاری زیاتر بێ ئەمە زۆر میمام دیدە ئێمە بەڕاستی بڕوابوون بە قیامەت بەشێکی زۆری شتەکەمان حەلەکە کە ڕۆژی دوایی هەیە خوای گەورە فەرمێ لا يعزب عنه مثقال ذرة گردیلە کەمتر لە گردیلە لای خواون نابێت کەمتر لەگەر کە نانۆیە ئێستا لە خۆی گەر نانۆش بۆ لە تەکا یعنی کەمتر لەوەش لە قیامەتە خوا فەرمی لێتان نابێت هەمووتم بۆ تۆمار کردوون کەما دامواتانێت بام لێرەدا لاپەڕەکانی خۆم بە باشی تەقدیم کەم بە ئەو تاوانبار بێت کە کەسێکە سەرپێچی کردووە لێرانن دایەگیان تۆ الحەمدوللا باشت هێناوە مێژوویکی چاکە دروست کردووە مناڵەکانی خۆتە پەروە ئێستا جەنابە کە سەفەرەکەی بۆ ئەولا بە باشی بەجێ بێڵە باس لاپەڕەکانی زوڵمی تیانەبێ ئەم جایتر ئەو تایەتی با خۆی تاوانبار بێ ئەمە زۆر مهمە لە دیدی ئیسلاما کە بەم شێوازە وەسیەتیش یاوە ڕێخستووە ئەخلاق دایمە بێ لەگەڵ یابێ ئەم ئەخلاقە بۆ چییە؟ بۆیتر مافەکان پارێزراوە ئێستا کەوابوو کوڕ چەند دەبێ ئەدەبە بەرامبەر دایک و باوکی بەڵام لە لای دایکیا واوکێوانێ مافی میراتیان پارێزراوە
ئەگەر دەیان مەگە ئیلا قەتل کات تەنها بەس کوشتن نەبێ ئەگەر کوڕێک دایکی و باوکی خۆی کوشت دایکی خۆی کوژێ کوشتنەکە ڕەگرە لەسەر میرات تەنها کوشتن دکتۆر ئەدرێ بە سەلامێک کە ئیسلام نەبێت کافر بێت میراتە درێ بۆ مەسەل ئەوەی بابەتە خلافی تیا لە بەین زانانە ئەگەر دیلەکان جیاواز بوو ئەوە لە ڕێی زانانە ڕای جیاوازی هەیە ڕایەکمانەیە کەڵە نادرێتێ ڕایەکیشمانەیە کاڵمەدام کوڕی بێ بە قەرابەکەی هەبێ هەر پێدرێ ئەوە ئەکەوێتە سەر تقریبا جۆرەی دەوڵەتی دوگادە حکوومەت و فتوا و ئەو کاتێ و شوێنانە سێ کەساکە ئایا مەسەن بێدینێکی چۆنە بێدینێک هەیە دژایەتی دایک و باوکی دژادین دایک و باوکی ناکە بۆ خۆی بێدینێک بووە هەشت بۆ دژایەتی کردوون تا سەر ئێسقان ئەوەی پەرپەتیە پێی کردوون ئەوەی ناڕەحەتیە پێی کردوون لە بەسەری ئیمان و دینداریەکانە ئەمان حەقی خۆیەتی هیچیان نەدەێنێت چونکە ئەمە بە تەواوەتی خۆی دابڕیوە بەس هەیە بێدینە بەڵام بەرامە دایک و باوکی بە ئەدەب بووە ڕاستە ئەوە جیاواز دەگەڵەوەیە دوشتی جیاوازەوە فەرقیان هەیە بێدینێکی بە ئەدەب و بە ئەخلاق ئەبێ مافی پارێزی بەڵام بێدینێک کە ئەخلاق ناپارێزێ ئەمە جێخۆیەتی لەوانێ بڵین ئەو دایک و باوکەم دیندارە و چاکە ئەم مافە پاران هەیە حەقوایە کەسێکی بێدەبی ئاو لێ بەبشکەی ئەو گادە فتواکە و دەوڵەتەکە بڕیارەدا لەسەر ئەوە على فقه ئیسلامی ئەو مەسەلە خلافی تێدا دووڕای دوو بۆچوونی جیاوازێ لەسەری بەڵام لەسەر بابەتی وەسیەتەکە کەوکو باسمان کرد وەسیە لە شریعەتە بە ئیسلام مەرجی هەیە کە مەرجەکە نابێت لە سیەک زیاتر بێ دووهەمیان نابێت بە هیچ شێوازێ وەسیەت کا بۆ بێبەشکردنی هیچ میراگرێکی ئەوەی لێ قبول ناکرێ سێمیشیان ئەگەر زیاد لە وەسیەکەکە بوو ئەبێ واریسەکانی تر ئیجازە بدەن ئەگەوان ئیجازە دەدەن جێبەجێ ناکرێت باشە دکتۆر ئەگەر کەسێک بزانێت ئەو میراتی کە بووی بە جێماوە حرامە دروستەوەری بگرێت ئەم لە بابەتی حرامەکە لێدا فقی ئیسلامی ڕاوەستێ بڵێن ئەو حرامە چ جۆرە حرامێکە حرامێکی قەطعیە کە سەڵ لە سەر لە شریعەتی ئیسلامی بەدەق حرامێک وەکو عەرەق وەکو زینا پارەی لەشفرۆشی بێ خوا نەخواسە ڕیبا سووی خواردووە یا هاتووە عەرەقی فرۆشتووە ئەگەر ئەم پیاوە سەد لە سەزانیمان هەچی داهات و سامانی هەیە داهاتی عەرەقە داهاتی لەشفرۆشیە داهاتی مەسەن ڕیبایە داهاتی ئەو شتە حرامانەی کە لە شریعەتە حرامن ئەمان نابێ بخورێ ئەمانە خرێتن بە پرۆژەی گشتیەوە بەکارهێنێ بۆ مەشروعێکی گشتی لە ناو دەوڵەتە بردێکی پێ دروستەکەین شەقامێکی پێ دروستەکەین باخچێکی پێ دروستەکەین باشە قوربان مەسەن لەوانەیە نەخۆشخانەیەکی پێ دروستەکەین شتێکی ئەوە بۆ گشتی بێتەوە موڵکی گشتی خەڵک چونکە مادام پارەی حرام بێ لە شریعەتی ئیسلامیە پارۆ داهاتی حرام نابێتە مۆڵک بۆ ئینسان بۆ چونکە ئەم کەسە بە جەریمە وەریگرتووە کە بە جەریمە بێ خەرجیکەن بۆ خەڵکەکەی وڵاتە پێخێنە پرۆژە گشتی ئەمە ئاواهەیە ئەگەر سەرنجماندا حرامەکەی کابرا تێکەڵە ئەڵێ مارکێتێکی هەبووە ئەم مارکێتە هەموو شتێکی تیا بووە لە سووچێکی شەوە عەرەقی تیا بووە عەرەقەکە لە سەدا چەندی داهاتەکەیەکە لە سەدا پێنجی یا لە سەدا دەی داهاتەکەیەکە ئەمە ئەڵێن کاکێکیان وەکو مەعاشەکەی حکومەت واتە دەوڵەتیش کە باش وەرەگرێت باجی هەموو شتێکی تایە ی حرام و حەڵاڵەشی تایە بەڵام چووکە لەبەرەوەی حرامەکە زۆر نییە و کەم کەمینێکی کەمە ئەوە ناکاتاوەی کە ئێمە وەری نەگرین لێشی جا ناکەنەوە لێشی جا ناکەین چونکە بۆمان جیا ناکرێتەوە مەسەڵەن تۆ بە سوزانی کامەیە سوزانی ئەو لە سادەیە لە کام دینار و کام پێنجیانە و کام هەزاریانایە لەبەرەوە لێرەدا شریعەتی ئیسلامی ئەماڵە کاکە گیان بدابەشی کەن و نۆشی گیانتانێ بیخۆن ئەگەر مەسەڵەن داهاتەکەیمان کەشف کرد وتی کاکە گیان وەڵاهی ئەمە دوو دوکانی هەبووە دوکانێکیان مارکێتێکە بای دە دەفتەری تیا دوکانێکیشیان دوکانێکی کۆشتێکی عەرەفرۆشتنی سەرچنارە بای 5 دەفتەری تیا بوو کاوە ئەگەر بین 5 و 10 15کە سابیکەین لەسەر سەی ماڵی ئەم کابرایە چییە؟ حرام ئەمە مەسەڵەن یا لە بوو بە نیوە حرام بوو ئەگەر لێ لەسەر سی ئەوانە بوو بە بەڕێسەکان ئەڵێن کاکە ئێوە ئەڵێن چی باش وایە ئەم پارەیە ئێوە نەیخۆن بەڵام ناڵێن 100% نابێ بیخۆن کێ وەرێگرێ ئەگە وتیا وەرێگرین باش ئەڵێن باش وای وەری نەگرن بەس ناڵێن بۆتان نییە 100% چونکە ئێمە 100% ناتوانین بڵێ هەمووی حرامە ئەگەر زایمان 50 بە 50 بوو ئەو کاتەڵێن کاکە وەڵای باش وایە ئەم پارە وەرنەگرن ئەولاتر وایە ئەسڵ وایە بە هیچ شێوازەوەی دەکرد ئەگە وەرێگرن مەکروهە واتە ئیشێکی ناپەسەندتان کردو ئەوە شریعەت یانی لە تەفاسیلە لە مەسەلەی ماڵی حرامە وردەکارێکی زۆر وردی هەیە بۆ چونکە لەبەرەوەی بێبەشکردنی خەڵکێ لە پارەیەوە ئاسان نییە
منەگەت بە تۆم ود موچەت نادەمێ ئەبێ بەدیلەکەی بەمێ وتم ئەوە مەخۆ ئەبێ بەدیلەکە بەمێ لە تۆم قەدەغە کرد ئەوە میراتە نابێ بخۆی ئەی چیم هەیە بدەمێ وەیە ئاسان نییە من بڵێم تۆ پێ پێشکەم ئەبێ ئیلا شتێبێک کە لە دینەکەمە 100% بڵێ نابێ بخوا ئەمما ئەوانەی کە 100% نەبوون ئیتر مەجای تیا بە گوێرەی قۆناغ بوونی وجودەکە و نیسبەتەکە و ڕێژەکە ئەتوانین بڕیار بین بۆ حەرامبوون و وەرنەگرت و وەرگرتنی. ئەی دکتۆر ئەگەر کەسێک هیچ کەسێکی نەبێت و سەرەت و سامانێکی زۆریشی هەبێت لە ڕووی شەرعەوە ئەو سەرەت و سامانە چی لێکرێ وەک دیار یاسا لە پرۆژە گشتەکانە بەکارهێنێتەوە بەس لە ڕووی شەرعی ئیسلامەوە چی لە سەرەت و سامانە ئەگەر مەسەڵەن کەسێ مردبوو نە کوڕی هەیە نە کچی هەیە نە خێزانی هەیە نە مامی هەیە نە باوکی هەیە نە باپی هیچ کەسێ لە کۆڵە ڕەساڵێکی هیچ نەماوە شریعەت ئەم پارەیە وەکو چۆن ئینساقاتەوە قانون هەیە لە شریعەت وەریگرتووە ئەم پارەیە ئەم کەسە چی لێکرێ پارەیە ئەم کەسە ئەخرێتە ناو پرۆژ یەکێ لەو شتانین کە دای ناوەڵە بەیتولمال لە ئێستامە ئەڵێ یەکێ لە میراثگرەکان ئەگەر کەس نەبوو وەزارەتی دارایی بێتە میراثگر وەزارەتی دارایی دەوڵەت بەڵام کام دەوڵەتە بەڕاستی کە بێ حکم بە شریعەتی خوای گەورەکە میراث لە شوێنی خوا سەرفکە ئەگەر کەس نەبوو زای میراث چۆن سەرفەکە زەکات کە دای چۆنێکی سەرفێکە سەدەقەڵێکی سەرفەکە نەک حکومەتێ نەزانێ پارە بیدێتەوە نەزانێت چی لێیەکە ئەو کاتە چییە دەوڵەت میراثگرەکەیە وەکو چۆن ئەگەر کەسێک هیچ کەسی نەبوو هیچ وەلیەکی نەبوو کچێک مەسەڵەن بینە باوکی ماوانە باپیری ماوەیە زەواجکە جەنابی حاکم ئەبێتە وەلی هەموو شتێکی لای ئەوکو باوکی واتانێ بە هەمان شێوەژە کەسێکیش بردو کەس میراثگری نەبوو حکومە میراثگرێتی بەڵام وەزارەتی دارایی کە پێڵم بێتولمال ئەم وەزارەتی دارایە چی لێکە ئەم پارە سەرفەکە بۆ ئەو پرۆژە گەورە خێرانەی کە لەناو کۆمەلگای پێویستی پێێتی جا بۆ باوکانە ئەسڵ بێ باوکان و هەتیوانی ناو کۆمەلگا بەشەی لەوانە دابینەکە بۆ نەخۆشەکان باشە بۆ مەسەلەن قوتابخانەکان و پەروەردە ئەو پرۆژانی کە پرۆژەیەکی ئینسانسازیە لەوایە خەرجەکاتەوە. ڕاستە. ئەی دکتۆر دابەشکردنی میرات بۆ خوشک و برای زڕ بە چه شێوازێک ئەبێت؟ خوشک و برای زڕ مەبەستە پێی چییە با چاک تێ بگەم. مەسەلەن باوکێک مناڵی هەیە دایکەکە ئەمرێت من ژنێکی تر ئەهێنێتەوە ئەو مناڵانە لەگەڵ ژنی ڕابردووە بن بە خوشک و برای زڕ لەو کاتە کە میرات دابەشەکرێت چۆن ئەم میراتیان بەرەکەوێت؟ سەیرم کە دایمەن ئیسلام چی داناوە ئەو کەسەی کامرێت بردوو بردوو کێیە ئەیتر مناڵەکانی ئەو مناڵی یەکژنی بێ هی دوژنی بێ سێژنی بێ چوارژنی گرن وێ ئەمە پێڵە منداڵی فڵان کەس کاک حاجی محەممەد مردووە حاجی محەممەد کە وەفاتی کردووە چەند ژنی هەیە دوو ژنی هەیە فاتمەخان و خەجێخانمی هەیە باشە فاتمەخان و خەجێخان فاتمەخان مەسەلەن چوار مناڵی هەیە خەجێخانی سیانی هەیە کەوابوو حاجی محەممەد کە مردووە حەو منداڵی هەیە ئیدە تۆ حەو مناڵەکە پێکەوتین کوڕکسین و میراگرن فەرقیان نییە ماچ بۆ هەمیان منداڵی یەک کەسن بەڵام ئەگەر مەسەلەن حاجی فاتم کە شووی کردووە بە حاجی محەممەد کاتی خۆی پێش حاجی محەممەد شوێکی تری کردووێ لە پیاەکی تر مناڵی هەبووێ باشە کە شووەکە بەم پیاوە منداڵەکانی پیاوەکەیتی نابێت میراگەر لەم پیاوە بۆ چووکە هیچی ئەم نین بەڵێ برای ئەبنە برای دایکی مناڵەکانی ئەو بەڵام هیچ نابنە هیچی کا حاجی محەممەد حاجی محەممەد بێگانەی بە هیچبەداوانەوە تەنامێردی دایکیانەوە تاوا بوو کە کەسەکە بدەن کاکە کێ مردووە فڵان کەس ئادێک ئەم فڵان کەسە کێ هەیە وڵا ژنەکەی کێتری هەیە ئەو نەکوڕ کێتر ئەو نەکەش ئیتە کچەکەی و کوڕەکەی هینی یەک ژنی بێ هی دوو ژنی بێ هیژنی 10 ساڵ ئەوم پێشی بێ ژنی 2 ساڵ لەمە دواتری کە ناوێتی هەر مشکلەیەکی نییە گرێک بە مناڵی ئەم پیاوە بێ وەرناگیرێت چووکە لەبەرەوەی هیچ علاقێکی پێوەی نییە ڕاستە ئۆتمانێکی یەکی لە سەبەکانی میراثیە قەرابەیە ئەبێ نزیک بێ لە پیاوە لە مردووەکەەوە خاڵی نزیکی چییە کوڕێتیە کچێتیە وانی دایکایەتیە باوکایەتێ بێ ئاواهی بێ دەبێت سلیفتێکی بێ ڕەفلیکا بەیەکەوە. ئەی دکتۆر ئەگەر کەسێک نزیکی مردن بێت و ئەوانە ژنەکەی تەلاق بات لەو کاتەیە میرات بەرەو ژنەیەکەوێت بەڵێ لە شریعەتی ئیسلامیە ئەوەش حەل کراوە طبعاً ئەوانەی کرد ژن تەلاقەدەن سەیری حەڵەتەکە ئاکرێ ئایا ئەو کەسەی کە ژنەکەی تەلاقەدا لە کات تەلاقیە داتی ئەوانی کە نەخۆشی دیرەشخانیان هەیە دکتۆر پێڵێت تۆ مەسەن توای ساڵێک تۆی ئەمریت یا 6 مانگتر وەفاتەکەی ئەگەر ئەم پیاوە هات لە دوای ئەم قسەی دوکتۆرەوە ژنی تەلاق بە لە شریعەتی ئیسلام بەڵ تەلاقیەکەوێ بەڵام ژنەکەی هەر میراثگرە
میرات وەرەگرێت بۆ چونکە ئەم تەلاقی لەم حاڵەتە بۆ ئەوە نییە ژنەکە بە کەڵگنایە لەبەرەوە ئێوە بەشە بێمیراتی بکە لە قورئانیشە لە شریعەتی وکوڵی ئیسلامیشە فەرمێت تەلاقی الفاڕی منه ئەو کەسەی تەلاقیە بووی ڕاکە لە میرات لە ژنەکەیە فەرمێ لاحقا تەلاقی بە کەوتو دانانرێ لە هێندە لە مەزاهیبی ئیسلامیش هەڵێ هەر ژنێتی دەرجا تەلاقیشی خوا هەر ژنێتی بەڵام لە مەزهەبی شافعی یا ڕەحمەتی خوا فێر تەلاقی یەکەوێ بەڵام میرات هەرەگرێ میراتەکەی بەڵام ئەم ژنە توانێت لەو ڕۆژی تەلاقەکەەوە ئێدەگەی تەواو شوکە بە پیاوێکی تر بەڵام هەر ڕۆژێ ئەم پیاوەی مرد ئەچێ یاکە مەڵام من ژنی ئەو پیاوە بووم هەژێکی خۆ من بنێ بەشە میراتی خۆی هەیە بۆ چونکە لەبەرەوەی ئەو دۆرە تەلاقانە دیارە نیەتەکەت یا نیەتێکی خراپە وەکەوتمان بۆ پیاو بۆی نییە حەقێکە خوا داوێتی بە منداڵ یا بە خێزانی بە هیچ بیانە لێ بسەنێتەوە چونکە حەقی خوا داینەوە ئەمە ئینسان نییە ئاز وەجار هەیە باوکەکەڵێ وەڵام من پارێکە خۆم پێیان کردووە من نایەن بە فڵانیان دەژیانی خۆت ئەمەیەرێ بەس کە مردی بۆت نییە ئەبێ بیدرێت بە مردن بێتە بڵکی ئەو بەخوا بدوێنە دەوێ پێت ناخۆشە پێخۆش بهیەوە چونکە ئەمە تازە خوا دایناوە هیچ دەسڵاتێکی توێتیان نییە ئەمە لە ڕووی شەرعی و ئاوا هەیە بەڵام هێندێشتمان هەیە مەسەلەن لە کۆمەلگایە بەداخەوە لە کوردەواری خۆشمانە لای هێندێ ئینسان هەیە زۆر ڕەزیلە ئینسان ڕەزیلەکان پیسکەکان هەتاکو گە پیر ببن لە ژیانی خوانە ڕەزیلترە پیسکەترە بن یاری من زۆر جار هەیە پیاوی وام دیوە دەوڵەمەند داهاتی باشی هەیە بەڵام بڕوات هەبێ ئەو ژلەی کە لەبەریەکە ئێستا بای 5,000 دینار نابێت سەر و خوا بە شەڕواڵ و بەهەمیەوە پاشە خۆ ئەگە پارێ بە تا پیر ببی تۆ زین بەرەو قیامەتەوەی بەجێ هێڵی ئێ بۆ خزمەتی پێ ناکەی بۆ خۆت بۆ مناڵەکانی بۆ ژنەکەت بۆ کوڕکچەکانت بۆچی باشەم پارەیە هیچ دەبێ ئەگە نایکێ بەخێر وەرە خۆت ئیسفادەی لێ بکە جلێکی جوان سەفەری پێەکەم داوەتی جوانی پێخۆم ئەچم بۆ شاران ساری جوانە کڕم کورە گەشتی پێەکەم تازە خۆم دنیا بەجێ هەڵم وەڵا بەشی ئەم کوچە بەدە بەشی ئەو کوڕەمەدەم کوڕەزام ئەکەم بە دەستێکی بڵاو هەمیان خزمەتەکەم کوێەکەمەوە بەڵام پیاوی واشمان هەیە وابزانی هەتا ئەو ڕۆژەی مردووە نەیهێشتووە شەوی جمعانی کوڕ و کچی لە ماڵیان نەبێ هەمی کۆکردوتۆ پێکەوە بە کوڕ و بە کوڕزا کوچە زاوانێ لە ناگانە دانیشتەوە خوانێکی خۆش و ئەم جابەجارێکیش کە موچە پارەی پێ بووە ئالەتی ڕۆڵگەوە بۆ تۆ ئەوە بۆ تۆ بۆ تۆ بەسەر دابش کردوون بۆ خۆیان هەم ناڵەکان دڵخۆش بوون هەم بەخوا بەرەکەت لە ژیانی ئەو پیاوەژە زۆر بووە پارەکانیشی کە دەستکەوتەکەی دیە چەندی لێ بەخشیەوە تا هاتوتۆ شوێنەکەی خۆی ئەم ڕەزیلانە ئەم پیسکانە زۆتر واکەن ئەو پیسکە و ڕەزیلە لەگەڵ پیرە بێ ئێتە چێژنەکەی تەلاقا بۆی میلاد نەگرێ بڕواتان هەبێ جارێکی من یعنی قەزەیەکی وا هاتە لامان یعنی کابرا مردبوو نانزانین پارەکانی کوێداناوە مناڵەکانی نانزانین باوکیان دەڵەمەنە ئەزانی پارەی هەیە بەس لەکوێ نازانین ئەرە لایک لە بانک داینەوەچن لە بانقا هیچی بەناوە نییە ئەرێ باشە خزمێ ئەرێ خاڵێ ئەرێ مامە ئەرێ بخواڵێکی لامەدانە ناوە وەڵی هەتا یەکدامچن دەبێت کە زۆر ناڕەحەت بوو کاتێک کە خانۆکەیان تێکدا جبستنەکان تێکدا دەبست بۆردەکە ئاوا هەکتێکیاندا علاگە ڕەشەکەوتە خوارەوە ئەم علاگە 2000 بوو ئەو 3000 بوو ئەو 2500 بوو ئێوەرە بەم سەقفە بڵاوی کەیتوانێت نەزان ناڵەکان شتێکداناوە تو خواوە حاڵە ئەمانە کە ئەبینی لە هێندە کەسە ئەم جۆرە کەسانە ئەچن ئەو جۆرە پیشانان ئەکەناین ژنان تەلاقیان بۆی میلاد نەگرێت ئەگینا ئینسانی بەڕاستی دیندار بێ تۆزێ دینی هەبێت دیندار بێ ئەوە ناکە دکتۆرگیان وەک کۆتا پرسیارمان کاتێکە باوکێک کە خۆی زیندووە جیاوازە نێو مناڵەکانی ئاکات مەسەلەن عەرزێگە بە کوڕێکی بە کچێکی مناڵەکانی تری بێبەشەکەن کاتێک کە ئەم باوکە ئەمرێت ئەو شتانەی یاوێتی بە مناڵەکانی تری ئەوانیش دێنەوە ناو میرات و دووبارە دابش بکرێنەوە بەڵێ بەخشینی باوک لە پێشمردنی خۆیان بە مناڵەکانی خۆی ئەگەر شتێ ببەخشێ بە کوڕێکی یا بە کچێکی بە حەق پێوەی کە کوڕەکە خزمەتی کردووە یا کوڕەکەی طالب العیلمە یا کوڕەکەی مەسەر بۆ نمونە خەریکی پرۆژێکی زۆر جوانە دەستی گرتووە ئەمە هەدیەی باوکە بەڵام شریعەتی ئیسلامی مەرجی بۆ داناوە نابێ ئەوەندەی بەخشی بە هیچی بۆ بیراگەکانی دوای خۆی نێژ بێتەوە مەسەلەن کاتێکە دوو کوڕی هەیە یەکی ئەرزێکی پێداون بەڵام خانوویکیشی ماوەتوانێت بۆ میرات بۆ دوای بۆ کچەکانی ئەگەر بێ مەسەلەن هەرچی ئەرز و خانووی هەیە بیا بە کوڕەکانی کچەکانی بێبەشکا شەرعەن دروست نییە ئەگە مەسەن بۆ نمونە یەکیان ببەخشێ ئەرزێک خانووەکە ببەخشە بە کوڕەکان بە هەموو بە کوڕێکیانی کوڕێک و کچێکی هەبێ بێبەشی گاگ و شەرعەن دروست نییە
بەڵام بەخشینێک گە هاتوو بە تەوازون بێ پارەی هەیە الحەمدوللا توانای دارایی هەیە کوڕێکیانی هەیە کە ئەم کوڕە زۆر ئومێدی پێێتی ئەزانم کە ئەم کوڕم بەڕاستی ئومێدێکم پێدی کە دوای لە ئایندەیە ئایندێکی باشێ بێ قانونێکی باش دەرەچێ مەسەن مامۆستایەکی چاک دەرەچێ چونکە ئیتیمامەتی بە خوێندن هەیە تەشجیعیکە ئەگە بە ڕۆڵێکی ئاو شوقە بۆ تۆ بە هەدیە ئەوە قەیچێکە هەدێکە و دوایی کە باوک بێت ئەوە هەدی باوکە ناگەڕێتەوە نامیراتەکە ئەوە ناگەڕێتەوە وەکو بە شەرتێ بە شەرتێک ئەو مەرجەیتیە نابێ مناڵەکانی تری هی بۆ هیچی بۆ بەجێ نێشت بن بەڵام ئەگەر هەتەنها ئەوەی هەیە بەخشیبەتی ئەوە گەڕێتەوە یا تەنها مەسەن ئەوە زۆرترە بەخشیبەتی ئەوەی کەماوەتەوە کەمتر هەرە گەڕێتەوە مەسە بۆ نمونە کابرا ئەرزەیەکی مادو ئەرزەکە باید 2 دەفتەرە شوقەکە باید 10 دەفتەرە ئەبێ بێتوە ناوە چونکە کەمتر ماوەتەوە بە میراثگرتن بەڵام باید 2 دەفتەر بێ و باید 10 دەفتەر ما بێتەوە ئەو ناگەڕێتەوە ئەوە هەدیەکە پێبەخشی و دەستی خۆش بێ ئاوای هەدی باوەگیان و خوا لێم ڕێیاخۆ بەڵام باوک بۆی نییە وەسێت کا بڵێ وەڵا لە دوای خۆم ئەوە بند بە فڵان کەسی کوڕم لا وەسیەتە لیواریثین وەسێتەکە نابێ بۆ میراثگرەکان بێ ئەگە وەسیەتی کردێت بۆ کەسێک میرات ناکە بۆ کوڕەزاکەی بێ بۆ مەسەن برازاکەی بێ بۆ ئامۆزاکەی بێ ئەگەر بڵێ بۆ کوڕەکەم وەسیەت جێبەجێ ناکرێ چونکە لە شەریعەتە لا وەسیەتە لیواریثین بەشە میراثیەتی وەسیەتی بۆچی بۆکەی لە دوای تۆ خۆ بەشێک لە ماڵەکەی ئەبا لەولاش وەسیەتی بۆکەی پارە بەرێ کارە بێت دوو دانەیە وای دوو مەعاش وەرگێ دوو موچە وەرگێ نابێت دوو موچە وەرگێ ئەبێ دانە وەرگێ بەڵام ئەگەر هاتوو بکو بڵێن ئەم بابەتانە هێندە بابەتی ترمان هەیە لە بەخشینی باوکە بەخشینێک هەیە بەخشینەکان مەسەلەن بۆ دوای مردنە ئەڵێ مەسەلەن ئەو بیرایم هەیە ئەو بینایە ئەیدەم بە فڵان کەس ئەم کوڕانم زۆر زیرەکە زۆر زیتەڵا زۆر وریایە بە ئەو مەسەن ئیدارەیەکە سەرپەرشتیکە ئەمە ناوێتە میرات بەخشینی تەواو ئەمە تەنها ئیداریە یا تەنهای کا بە ناویەوە ئەڵە بەخوا لە قانونە بە ناوی ئەوە بێ کردن بە ناوە نابێتە موڵکی ئەو بەشە دەنێ بەخشی بێ پێی بیکا بە ناوی لەسەری تۆمار کرد بێ کاتی خۆ ئەمە هێندێک کوڕمان هەیە ئاوا کاڵە وڵا باوکوری بە ناومەوە تازەی منە نابێتە موڵکی ئەو ئەوە بەخشین نییە یایکە بە ناوی ژنەکەی ئەوانە کردن بە ناوی ژنەکە مڵکی ژنەکەی نییە ئاگامە لێبێ یا ژنەکە شتێکەکە بە ناوی مێردەکەیەوە ناتە مڵکی مێردەکەی ئەوانە لە شریعەتی ئیسلامیە هەمووی مەزمونە لەبێ پارێزراو بن لەبەر ئەگە کوڕە داوەتە بردی داگیرێکە جا من ئەمەم دیوە لە کۆمەڵگەی خۆمان ئەمەم دیوە جاری وایە پیاوەکەم ماڵی هەماڵەکەی دەبەر ئەوەی چووکە لە حکومەتا بۆی مستەفید ببێ ئەگە هاتووی شەڕاشتێکیاندا خانووی کرد بە ناوی ژنەکەیەوە کە ئەمرێ ژنەکە وەڵا کاکە وەڵا هیچی نییە بەخوا قوربان خانوویش بە ناوی منە خۆی چی تری نییە ئێ خانووە خۆ پێ بەخشوی ناوەڵا لێڵ کڕیوە نەوەڵا پارە دەنا ئەی چۆن بۆ بەیتەوە ئەی بە ناوی منەوەیە ئاخە بە ناوی تۆ لە قبڵێ لە قانون بە ناوی تۆیە بەڵام لە ڕووی شەرعی و مڵکی کابرایە خۆ تۆ فرسێکە پێ نایەوە پێشی بەبەخشێ دروست نییە چونکە ئەو میراهوم ناڵەکان چاوەڕێ و میراتاکەن جاری وایە کوڕەوای کردووە کوڕە گەورەکە باوکی کردی بە نایەوە توی ڕۆڵەکان دەورە لە قانون بە ناوی تۆ بێ من شتیترم زۆر بە ناوەیە کەچی دوای وەڵا باوکم مەوەتە کردی بە ناوی منەوەی خۆمە ئەو ناوێتە مڵکی ئەو ئەمانە بەڕاستی جەریمەن هەمووی لە کۆمەلگاکرێ جا یەکێ لەو شتانەی کە زۆر خەتەرە بۆ قیامەت و بۆ دوای مردن حەقی خەڵق قەزار بێ ئیتر حەقی خەڵک جا لە بێگانە بێ یا خەزمی نزیکی خۆ بێ یای خۆشکی بێ یای دەتاتی مەسەلەن بەسەر میرات و مەسەلەن حەقوانە زۆر خەتەرە ئەگەر تۆ لە دنیا پاکی نەکەیتەوە بڕواتان هەبێ من تا ئێستا ئەوانەی کە بۆ شێوازە پارەیان پێکەوە تا ئێستا ڕۆژاڵن حتا ئێستا کە دیومە هەر و ڕۆژاڵە لەوانەیە کە حساب کە سەدەتەی دەستکەوتووە بەدەستا خاوەنی 100,000 نییە چونکە بەڕاستی ماڵێکی هەڵ خەڵی بەداگیری کرد بێ بۆ تۆش خێر ناداتەوە ئەگەر دەوێت خێرە بۆ باتەوانێ ئەو تۆزە حەڵاڵی کە وەرێگری ئەو حەڵاڵە ئەو تۆزەی کە بە حەقی خۆ وەرەگرتەوە وەرە تەوزیفی کە بیخەرەگەڕ بەخوان خێرێکی زۆرە داتەوە بۆت زۆر بەباشی پێشی جان دەکەس هەیە لە ژیانی دای من هەر خواردوێتی هەر خواردوێتی بەڵام بەردەوام ژیانی پڕ لە کێشە بووە ماڵی شەوێکی خۆشی تیانە نە لە ناڵی ئیسفادەی کردووە لە خێزانی ئیسفادەکە هەیە جەڵە بەخوا خەتایش نەکەمە من هەموو جوالم پێڵم پێشم وشی خەتای تۆیە تۆ ئەگە خۆ ساڵح بی لەوانەیە هەر بچوونە ماڵتەوە سێبەری سەلاحەتت مناڵی سەلاحەتی بەدەوتەوە مەرحەباتەکە بەس دەگە خۆ بە جوێنە خۆکەی بە ژوورە بە تووڕەبوونەوە بە نائینسانیەوە بە ئەخلاقی باوکایەتی پێ نەبێ حەقی خوا ناویش تووڕە ببێ وەڵا باوکۆم بە کەڵک نایە ئاخر من جارێکیان ئەم شتەمە بیست دەهێندی ئافەتان کە مێردەکەی هاتوو لەگەڵ ژنانە قسانێکە ئەم بیست یا لە تەلەفۆن یا لە خوان
ئەگە هاتۆ ورچەکە هاتۆ ورچەکە هاتۆمە زانی ورچی حەقیق و کاتە من گەنج بچوزان ئێ ورچ چیەکە لەو ماڵە بەڕەحمەت دایکم پرسی و دایکە بۆچی واڵەوتی وەڵا بە مێردەکەیە لە من ڕق لە مێردەکەیەتی تۆ کەیتەوە ماڵەوە تر ژیانە لێ هەراسانەکە ناوی ناوە ورچ ئێگە بەڕاستی مێرد ئاواهی بێ بۆ ماڵ زۆر خەتەرە دەبێ بە ورچ یعنی بێ بەڕاستی ئینسان بێتەوە ماڵەوە بۆ چووکە صیفەتی ئەخلاقەکەی دەدەست داوە ئەوەندەی شتی ناشرین کردووە ئەوەی جوێنە داوە نەشە قاوەیە نەشە مەسە لە ماڵەوە قسەی خێر ناکا ئەو ئافەتە بەهاتنی نەڕەحەتە بێ ڕێزیشی نامێنێت کە بەعکس وەگە کە پیاو بێتەوە ماڵە بێ ژن هەڵبەزێ الحەمدوللا شکر هاتەوە ماڵەکەم ئاوادانە بێتەوە پیاوی بێ کە ژنەکەی لەوێ نەبێ بڵێ ئای کوا ماڵەکەم چۆڵە بەڕاستی ئەخە بەڕاستی ئەم دینە ئەم ئیسلامە شتی زۆر جوانی لە بەزەی ژنومێدا ئەفەرمێ نێوانی ژنومێت بەستە نابێتێ لە مەوەدە و ڕەحمە مەوەدە عاشق بوونێکە پڕ لە خۆشەویستیە حتا پیر بن ئەوە گەنجە بێتەوە عاشقایەتیە علاقی بە مەسەلەی دیکۆر و دیمەن و ئەوانەوە نییە علاقی بە ئەو دوانێتیان زۆر خۆشەوێ ئایتر ئەم ئەندوانە پێک و مەسلحەت هەبێ یان نەبێ حەز هەبێ یان نەبێ ئەو خۆشەویستەکان بەردەوامە حتا پیریش ببن ئەوە گەنجە بێتەوە بۆ یەک ئاگە مەسەلەن دیار ڕەموجا هێندێ پیاوی ئاوامان هەیە کە بۆ شێوازە ژیاوە لەگەڵ دیانەیە کاواکەوە کوا دایکتان باو هێیاوانێ بەخوا دایکە لێر نەبێ ماڵ چۆڵە لەگەڵ ئەوە بینەڵ ئەله تۆم بینی تاوە ماڵ ئاوەدانە بەڕاستی ژنیش و پیاویش بێ ئاوا بژین جا ئەگە ئەم جۆرە پیاوانە لە ماڵا بەم شێوازە ئەمانە زۆر جار هەیە نابنە نە خێر بۆ خۆیان نەبوونە ژیانیشی ئاواهەیە ئەم ژیانە بۆچی وانە ڕەحەتە بێ بەشا گونجی حەقیق مارەسە قەرزابی حەقی خۆش قەرزارە باجی ئەوادا بەڵام هەستیشی بە ناکە کە ئەم باجی ئەوەیە ئەخ بەڕاستی ناخۆشی ماڵ یەکێکە لە یەکێکە لە بڵێن لە خەتەرەکان لە ژیانە چووکە ئەگە ماڵ ناخۆش و ماڵ یەکەم قوتابخانەی ئینسانە یەکەم شوێنی پەرۆدەبوونی مرۆڤە ئەخە بەڕاستی لە دیدی وەکێک لەو قسانە بەجێ ئێستان بۆچی ئەو نەگرنگی بە ئافرەتە داوەتاتی بۆ دی دایکی و نەبلێ بەرز کردوەوە چووکە بێت دایک متوانم ماڵ بیکا بەد مەدرسەیەک و قوتابخانەیەکی پەروەردەیی لەبار لە هەموو شوێن خۆشتر بێ ئێمە چینە مزگەوت ئەو پەڕی زۆر حەزکردن سەعاتێک دەمێنینەوە بەخوایەتە بینی ماڵەوەکەینەوە بۆ خوا چۆرە کەعبە حەج دەکا عیبادەکە تەواو بوو ئێستا بێتەوە کێ بگەڕێمەوە ماڵ شوێنە خۆشەکەیە دی ئەگەر ماڵ کێی کە ئەم شوێنە خۆشە ئەسازێنێ ئەو دایکەیە دایک سەنگەرێک و بڵێ یەکەم شوێنەکە یەکەم دەستگایەکە لە ناو ماڵەکە ئەو بۆ نەخۆش و ئەخلاقە جوان و ڕەفتارە جوانانە ئەسازێنن لە ماڵە ئەگەر خوا نەخواستە ئەم پیاوەکە ئەو دایکەیە ڕێک نەبوو ماڵەکە بە تەواوەتی تێگەچێت شریعەتی ئیسلامی هەموو ئەمانی پێوەست کرۆ بێکەوە میراتی بەشێک کاریگەری لەسەرەوە هەیە پارەپیاکردنیش کەساوەتیش حرامیش پارە کاریگەری هەیە تعامل و ئەخلاقیش کاریگەری هەیە هەمویان بێک پێک و پاکێتەوە وەی خێزانێکی سەلار و سەنگین و جوان بن ئەو کاتە ماڵەکانە بنە بەهەشت ماڵەکان پڕ لە خۆشی ئەم جا دوایەوە کاتێ باوک کە نەخۆشەکەوێ هەموو بە دەوریەوەن کچ بە دەوریەتی کوڕ بە دەوریەتی ئەگەوتی ئاو کشێک حازر و کوڕش حاجەوە لە گیاڵە بە قوربانم باوێکیان واللهی جارێکە چوومە نەخۆشخانەیەک بۆ لای نەخۆشە چوار کوڕوەستا بوو لەگەڵ ژنێکە پیاوەکە ئەی قیران ئەی ناڵانی کەس ناچوو بەلایە منی بۆ لای نەخۆشێکی تر چوومتەوانم بینی مەرحەبامکردن دوای کوڕە گەورەکە دڵتۆقەکەتم هاتەوەتەوە ڕۆڵێکیان باوتان لە ئێستا لە نەخۆشە بۆ ناچنە پارێدان دەستخەنە دەستێەوە لە باوەیان هیچ نییە باوەیان چۆ کاتێتەوە کە تۆ دەخۆشبی سەری بۆ شێلاوی وتی مامۆستا وەڵڵا کەسمان ناچین بەلایە بۆ خۆ باو نەبوو بۆ ئێمە یەک سای سەحەت من دەستی نەکردووە ناوەڵا ئەمە پێمان خۆشە بقیڕێنە بۆ خۆی ئاوا دانیشتنە سەیرەکەی تی وەڵڵای کەسمان نامەچی بەلای نە دایکم نە ئێمە وچووکە ئەمەنەی لێ داوین ئەمەنەی شەقیقەڵا ئەوەی جوێن پێداوین لە ژیانمانە بمرێ ساحەتەکەین باوکە یان ئەجاوە سەیری گەسەوێ باوکایە تێ بکە ئەمە خەتەرترین شتە لە خێزانە ئەگەر خێزان خوا نەخواست ئاواهی بوو لە زەتیتیان نییە لەم مەسەلەی میرات دابەشکردن لە شەریعەتی ئیسلامی ڕەچاوی و حاڵەتاکە باوکە بێ بەڕاستی ببێتە کەسە خۆشەویستەکە داگیر کەسە خۆشەویستەکەن ئەگەر دڵچێ لە وەفاتی کرد پارەکەی و کوبتک و تەبەڕک وایە بۆیە لە دابەشکردنەکە کۆبنە پێکەوە و جارێکی ئەم دابەشکردنی میراتێکا بووم طبعاً کوڕەکان و کچەکان زۆمی ساڵح بوون الحەمدوللا خێزانێکی زۆر عەجیب بوون کە دابەشمان کرد هەریەکان بەشی خۆی بوو بە یەک پڕمەی گریان بە کوڕ و بەکشەوە من بەڕاستی دڵم پڕ بوو لەگەڵ ئەوانە دواییتم ڕۆڵێکیان بۆ واکەن تیان مامۆسا ئێمە هێزەکان ئەم ماڵا بین ناوا چۆڵە وەکو وایە قەڵایەکی گەورەمان لە پشتوە نەمابێ ئێمە هەموو بەیانیەک ئەهاتین
کە ئەچین بۆ سەر ئیش ئاهاتینە خزمەتی ئەو دەستەیمان ماچە کرد و ئەویش دەست و سەری ماچین دوعایا لەگە ڕۆڵێک گیان هیچ ناڕەحەتی نێتە ڕێدا یاخوا سەرکەوتوو بن ئەگو ئەو دوعانی بۆ کردین ئەڕۆشینە دەرەوە ئێمە تا ئێوارە پشتمان ئەستومان باوکۆن نماڵە دوعاکە ئیشکە وڵی ماوەستا ڕۆژە ترسمان نەبوو لە کارێکمانە دەست خۆش بە مامۆستا گیان ئەیزان و خۆشەویستانی ئێمە یەکەم ئەڵلقەی سپەی کاسمان پێشکەش کردن هیوادارم سوودێکی هەبوو بێت تا ئەڵلقەیەکی تری سپەی کاست هەر شاد بن.